سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی سێشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێک. چالاکی هەڵسوڕاوانی شاری بانە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. پەیامی سەرخۆشی کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنە بۆ قوربانیانی بەندەر ڕەجایی. سەرخۆشی کانونی سەنفی معەلیمانی کوردستان لە بنەماڵی گیانبەختکردوانی بەندەر ڕەجایی. برینداربوونی سێ پێشمەرگە بەهۆی هێرشی تورکیا لە ئامێدی. هێرشی تورکیا و گروپە ئیسلامگەراکان بۆ سەرهێزەکانی سووریای دیموکراتیک. چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی تەقینەوەی بەندەر ڕەجایی و ناڕەزایەتی خەڵک. مانگرتنی کرێکارانی کارخانەی فولادی کاوە لە بەندەر عەباس. وەگیان لە دەستدان و برینداربوونی 43 کرێکار بەهۆی تەقینەوە لە بەلوچستان. چالاکی هەڵسوڕاوانی شاری بانە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان کۆمەڵێک لە ژنان و پیاوانی تێکۆشەری شاری بانە لە ڕێوەڕەسمێکدا ڕۆژی یەکیمەی ڕۆژی جیهانی کرێکاریان لە هەموو کرێکارانی ئێران پیرۆزبایی کرد. مەراسیمەکە بە خوێندنی سرودی ئینتەرناسیۆناڵ سرودیا و پشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد و پاشان یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزلێنان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری ڕاگیرە. دواتر یەکێک لە بەشداربووان لەسەر مێژووی ڕۆژی جیهانی کرێکار و خەباتی کرێکاران دژ بە سیستەمی چەوسێنەری سەرمایەداری قسە و باسی کرد و بە دوایدا ئامادەبووان لە سەربار و دۆخی ئێستای جیهان ناوچەکە ئێران و کوردستان گفتوگۆیان کرد. لە کۆتاییشدا ڕێوڕەسمەکە لە جەوێکی دۆستانە و پاش بڵاوکردنەوەی چای و شیرینی کۆتایی پێهات. پەیامی سەرخۆشی کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنە بۆ قوربانیانی بەندەر ڕەجایی. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمۆنیستی شاری سنە لە پەیامێکدا وێڕای ڕێزلێنان لە یادی قوربانیانی ڕووداوی تەقینەوە لە بەندەر ڕەجایی سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵی گیانبەختکردوان کرد. لەو پەیامەدا هاتووە هۆکاری سەرێکی ڕووداوی ناخەژێنی تەقینەوە لە بەندەر ڕەجایی کۆماری ئیسلامیە. وەزیری کشوەری ڕژیم بە بچووک نیشاندانی و ڕووداوە دەیەوێت بەرپرسیارەتی ئەو تەقینەوە لە ئەستۆ نەگرێت. لە حاڵێکدا ئەبێ وەڵام دەرەوەی زیانە گیانی مادیەکانی و کارەساتە بن. کۆماری سەرکوتگەری ئیسلامی هەزاران ژن و پیاوی پیر و جوانی دەست بەسەر و وەشکەنجە داوە و بە هەزاران کەسی لە سێدارەداوە. ئەو ڕژێمە جەنایەتکارا بێ بڕوخێت. مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی، بژی سۆسیالیزم، بژی حزبی کۆمۆنیستی ئێران، ژن ژیان ئازادی. لە هەواڵێکی دیکەدا کۆمەڵێک لە شۆفێرانی بار هەڵگری مەریوان لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی و ڕووداوە گرتووە و ڕایانگەیاند زیاتر لە 20 شۆفێری مەریوان لەو ڕووداوە گیانیان لەدەست داوە یان بریندار بوون. سەرخۆشی کانونی سەنفی معەلیمانی کوردستان لە بنەماڵی گیانبەختکردوانی بەندەر ڕەجایی. کانونی سەنفی فەرهەنگیانی کوردستان، سنە، مەریوان، سەوڵاوە، سەقز و زیویە ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان لە پەیامێکدا وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو قوربانیەکانی ڕووداوی تەقینەوەی بەندەر ڕەجایی سەرخۆشی خۆیان ئاڕاستەی بنەماڵی گیانبەختکردوان کرد. لەو پەیامەدا هاتووە ڕووداوی دڵتەزێنی تەقینەوە لە بەندەر ڕەجایی دڵ و ویژدانی هەر مرۆڤێک دەلەرزێنێت. بەڵام بەرپرسانی ڕژێم بۆ ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەو ڕووداوانە هیچ هەنگاوێکیان هەڵ نەگرتووە. لە حاڵێکدا بۆ ڕووداوە تەبلیغاتەکانیان هەزینەی ملیاردی دەکەن. ئەمە یەکەم جار نییە و بەهۆی ناکارامەیی ڕژیم دووبارە دەبێتەوە. ئەم بارودۆخە سەختە ڕووداوەکانی هاوشێوەی وەکو گەشتی سانچی، ساختمانی مترۆپۆل، ساختمانی پلاسکۆ، معدەنەکانی تەبەس و یۆرتی ئازادشار، تەقینەوەی قەتاری نەیشابور و پێکانی فڕۆکەی ئۆکرانیمانوە بیردێنێتەوە. ئەنجومەنی سەنفی فەرهەنگیانی کوردستان وێڕای سەرخۆشی لە بنەماڵی هەموو قوربانیان داوا لە هەموو بەرپرسانی ڕژێم دەکات هەموو وردەکاریەکانی ئەو ڕووداوە بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن و داوای لێبوردن لە کۆمەڵگای کرێکاری و هەموو خەڵکی ئێران بکەن. هەروەها بەرپرسیارەتی ئەو ڕووداوە لە ئەستۆ بگرن و زیانە گیانی و مادیەکانی خەڵک قەرەبوو بکەنەوە. جێگای ئاماژەیە کە چەندین سەندیکای کرێکاری و ڕێکخراوی سەنفی و کرێکاری دیکەی ئێرانیش لە چەند پەیامی جیاجیادا هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی قوربانیان دەربڕیوە.
ڕێگری لە ئازادی محەممەد سۆهرابی لە زندانی نەغەدا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئیدارەی چڵاعاتی پیرانشار لەگەڵ ئازادی محەممەد سۆهرابی بەندکراوی خەڵکی پیرانشار لە زندانی نەغەدا دژایەتی کردووە. ڕۆژیەکی ڕێبەندانی 1403 هێزەکانی حکومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردە سەر ماڵی محەممەد سۆهرابی لە پیرانشار و وێڕای پشکنینی کەلوپەلی بنەماڵەکەی ناوبراویان بە توند و تیژە و دەست بەسەر و بۆ زندانی نەغەدە گواستەوە. محەممەد لە سەردەمی شۆڕشی ژینا جارێک دەست بەسەر و بە 16 مانگ زیندان و 1 ساڵ دوورخستنەوە لە زێدی خۆی محکوم کرابوو. برینداربوونی سێ پێشمەرگە بەهۆی هێرشی تورکیا لە ئامێدی. ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا ناوچەی بلاڤای لە شاری ئامێدی بردومان کرد و بۆ هۆیەوە سێ پێشمەرگە بریندار بوون. بە پێی زانیاریەکان هێزەکانی پێشمەرگە لە گوندی بلاڤای سەر بە قەزای ئامێدی سەرقاڵی دروستکردنی مەقەڕێ بوون کە درۆنێکی خۆکوژی تورکیا خۆی کێشاوە بە سەنگەرەکانیان و لە ئەنجامی ئەو هێرشەدا سێ پێشمەرگە بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. هێرشی تورکیا و گروپە ئیسلامگەراکان بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک. ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان ئەرتەشی تورکیا ئاگربەستی پێشێل کرد و هێرشی کردە سەربەنداوی تشرین لە ناوچەی حەلەب. شاڵ لە نێوان هێزە کوردیەکان و تیرۆریستانی دەوڵەتی سووریا ڕوویدا. هاوکات لە دێرە زوور چەکدارانی داعش هێرشیان کردە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک و کە لەو شەڕەدا 5 کەس گیانی بەخت کرد. دوای هێرشەکەی تورکیا بۆ سەربەنداوی تشرین و پێشێلکردنی ئاگربەست، جم و جۆڵی سەربازی لە دەوروبەری بەنداوەکە دەستی پێکردوێتەوە و هێزەکانی سووریای دیموکراتیک لە ئامادەباشی تەواودان. بە پێڕاپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، دوای هێرشەکانی سوپای تورکیا هەسەدە هێزەکانی لە 7 کیلۆمەتری بەنداوی تشرین جێگیر کردووە. لەوبەریشەوە هێزەکانی وەزارەتی بەرگری سووریا بە سەرباز و کەرەستەی نەزامیەوە پێگەی خۆیان بەهێز کردووە. هەروەها لە دەوروبەری حەلەب ڕوبەڕووبنەوە لە نێوان هەسەدە و گروپە چەکدارەکان ڕوویداوە و بۆ هۆیەوە ئەندامێکی تەحریل الشام کوژراوە. لەلایەکی دیکەوە تیرۆریستانی داعش لە دێرە زۆر هێرشیان کردوێتە سەر هێزەکانی هەسەدە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 5 ئەندامی سووریای دیموکراتی گیانیان بەخت کردووە. چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی تەقینەوەی بەندەر ڕەجایی و ناڕزایەتی خەڵک. شەوی دووشەمە هەشتی گوڵان هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ئاماری 7 کەس کە گیانیان بەخت کردووە بنەماڵی قوربانیان و خەڵکی بەندەر عەباس بۆ 4مین شەوی بەردەوام شین و ماتەمیان گێڕا و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بە پێڕاپۆرتی میدیاکانی ڕژێم لە قۆناغی کۆتایی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەدان، بەڵام ڕێژەی قوربانیان بەردەوام لە زیادبووندایە. بەوتەی سەرۆکی ئۆژانسی بەندەر عەباس تەرمی 7 کەسیان دۆزیوەتەوە کە 3 کەسیان ژن بوون و چارەنووسی چەندین ژنی دیکەش نادیارە. هەروەها بنەماڵی گیان بەخت کردوان بە دوای تەرمی ڕۆڵەکانیاندا سەرگەردان و بەوتنەوەی دروشمی بەرپرسی بێلیاقەت ئێستیعفا داوای دەست لە کار کێشانەوەی بەڕێوەبەرانی ناکارامە دەکەن. چالاکی کرێکارانی پاڵاوگەی تاران بۆ ڕێزلێنان لە یادی قوربانیانی بەندەر ڕەجایی. کرێکارانی شاغڵ لە پاڵاوگەی تاران ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان بە بڵاوکردنەوەی تراکت و پۆستەر وێڕای ڕێزگرتن لە یادی قوربانیانی تەقینەوەی بەندەر ڕەجایی دروشمی ئاسایشی خەڵکتان خستووەتە مەترسیەوە لە ئازگیان و ماڵی کرێکاران کێ بەرپرسیارەیان بەرز کردەوە. کرێکاران و کارمەندانی پاڵاوگەی تاران بە بڵاوکردنەوەی پۆستەر و پلاکارد لە نێو مەحەوەتەی شرکەت دژایەتی خۆیان لەگەڵ کۆماری جەنایەتکاری ئیسلامی نیشانداوە. لەو پۆستەرانەدا بە ئاماژەدان بە خراپ بەکارهێنانی ناوچە پیشەسازیەکان لەلایەن ڕژێمەوە بۆ بەرەو پێشبردنیان ئامانجی سەربازی و پشتیوانی لە گروپە تیرۆریستیەکان نووسراوە: ئێوە ئاسایشی میلەتتان خستوەتە مەترسیەوە، کێ زامنی گیان و ماڵی ئێمەیە. ناڕزایەتی کرێکاران لە کارخانەی داروگەر لە تاران. ڕۆژی سێشەمە نۆی گوڵان کرێکارانی شاغڵ لە کارخانەی داروگەری تاران لە ئازنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا ڕایانگەیان خاوەنکار حەق دەست و مەزای 5 مانگی کرێکارانی ئەو شرکەتەی نەداوە و هیچ ڕوونکردنەوەیەک لە سەربار و دۆخی کارخانە بە کرێکاران نادات. ماوەی زیاتر لە 2 ساڵە ئاسی وەبەرهێنانی کارخانە دابەزیوە و شرکەت لە مایە پوچبوون نزیک بووەتەوە. بەڵام بەڕێوەبەرانی شرکەت هیچ بایەخێک بە داهاتووی کرێکاران و ئەو کارخانەیە نادەن.
مانگرتنی کرێکاران لە کارخانەی فولادی کاوە لە بەندەر عەباس. ڕۆژی دووشەمە هەشتێ گوڵان کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی کاوەی بەندەر عەباس دژبەکەمی حەقدەست دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی کارخانەی فولادی کاوە داوای زیادکردنی حەقدەست بە پێی لیستی سندیکای کرێکاری دەکەن و ڕوو لە هەموو هاوکارەکانیان ڕایان گەیاندووە کە ئەگەر پەیوەست بەو مانگرتنە نەبن ڕوبەڕووی بایکۆتی کرێکارانی دیکە دەبنەوە. ناڕازیان هەروەها خوازیاری بەکردەوە دەرهاتنی کەمپینی 20 ڕۆژکار 10 ڕۆژ پشودان بوون و ڕایانگەیان تا ئەو کاتەی خواستەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە مانگرتنە دەن. 66مین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام. بەیانی سێشەمە 9 گوڵان بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە 42 زیندانێران بۆ 66مین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئێدام مانیان گرت. بە پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی سنە بە کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە ڕێژەی و بەندیخانانەی پەیوەست بەو کەمپینە بوون گەیشتوەتە 42 زیندان. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای ئاماژەدان بە ڕووداوی دڵتەزێنی تەقینەوە لە بەندەر ڕەجایی سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵی گیان بەخت کردوان کرد و ڕایانگەیان دەسەڵاتدارانی زاڵم و سپای پاسداران لە ئازە و ڕووداوە بەرپرسیارن و ئەبێ محاکمە بکرن. مانگرتوان هەروەها ڕۆژی جیهانی کرێکارانیان لە هەموو کرێکارانی ئێران پیرۆزبایی کرد و وتیان کاریگەران، معەلیمان، خانشینکراوان، هونەرمەندان، نووسەران و شاعیران بەرامبەر بە سزای ئەدام وەستاون و دروشمی نابۆ ئەدام ئەڵێنەوە. بەڵام کۆماری پەت و سێدارە ڕۆژ نییە چەند بەندکراو لە زیندان لە سێدارە نەدات و کۆماری ئیسلامی لە ڕێگەی سەرکوت هەوڵی دواخستنی ڕووخانی ئەدات. بەڵام ئێمە بە یەک ڕێزیمان دەتوانینەوە ڕژێمە جنایەتکارە لە ڕووخان نزیک بکەینەوە و کۆتایی بە کۆمەڵکوژی خەڵکی بێتاوان لەلایەن ڕژێمەوە بێنین. گیان لە دەستدان و برینداربوونی 43 کرێکار بەهۆی تەقینەوە لە بەلوچستان. ڕۆژی دووشەمە هەشتی گوڵان لە دوو ڕووداوی تەقینەوەی کۆگای سوتەمەنی لە بەلوچستانی ئێران و پاکستان کرێکارێک گیانی لەدەستدا و 42 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی حاڵوەش کۆگایەکی نەوت لە جادەی کۆنی زاهیدان تەقیوەتەوە و لە ئاکامی ڕووداوەدا کرێکارێک بەناوی واحید مالەکی تەمەن 38 ساڵ گیانی لەدەستداوە و دوو کرێکاری دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە مەخزەنی سوتەمەنی بار هەڵگرێک لە ناوچەی نووشەکی بەلوچستانی پاکستان تەقیوەتەوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەشدا 40 کرێکار بریندار بوون کە باری تەندروستی 9 کەسیان ناجێگیرە. چونەسەرەوەی ماوەی بەندکرانی چالاکێکی فەرهەنگی لە عێراق. بە پێی راپۆرتی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیانی ئێران ماوەی بەندکرانی ئەبولفەزل خوران لە دادگای پێداچوونەوە بۆ 5 ساڵ زیاد کراوە. بە پێی راپۆرتە ئەبولفەزل خوران پێشتر لەلایەن دادگای ئینقلابی عێراق بە 3 ساڵ و 1 ڕۆژ زیندان مەحکوم کرابوو. بەڵام بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات حکومەکەی لە دادگای پێداچوونەوەی پارێزگای مەرکەزی بۆ 5 ساڵ زیاد کراوە. شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سەنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای شەرمەزارکردنی و کردەوە نایاساییە خوازیاری ئازادی هەموو چالاکانی سەنفی بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستدانی 93 فەڵەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. بەهۆی بردومانەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە لە ماوەی 48 ساعتی ڕابردوودا بەلانی کەم 93 فەڵەستینی گیانیان لەدەستداوە. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە لە ئاکامی بردومانەکانی ڕۆژی یەکشەمەی خان یونس و جەبالیا 7 فەڵەستینی گیانیان لەدەستداوە و ڕۆژی دووشەمەش ئۆردوگای مەغازی لەلایەن تۆپخانەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کراوە و بۆ هۆیەوە 23 فەڵەستینی دیکە گیانیان لەدەستداوە. شایانی باسە کە خۆراک و ئاوی خواردنەوە لە کەرتی خەزە دەست ناکەوێت و دانیشتوانی ئەو باریکەیە ڕووبەڕووی بەرسیەتی سەخت بوونەتەوە. بنەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی هەواڵەکانی ئەمڕۆژمان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و هەرشاد.